سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕێی گرنگترین هەواڵەکان. ماڵەوەی لە ژیانی باوکی گیان بەختکردوویەکی کۆمەڵە لە شاری سنە، داخوازی دایکی حەمید حسین نەژاد حەیدەرانلوو بۆ هەڵوەشانەوەی سزای سێدارەی کوڕەکەی، درێژە سەرکوتی ژنان لەلایەن کۆماری ئیسلامی، ئەگەری ڕوودانی شەڕی ئاو لە نێوان پارێزگاکانی ئێران، داخرانی هەزاران قوتابخانە بەهۆی مانگرتنی معالیمان لە عێراق، دووهەمین ڕۆژی خۆپێشاندانی خەڵکی ئەمریکا دژ بە دەوڵەتی ترامپ و خۆپێشاندانی خەڵکی غەزە دژ بە حەماس و ئیسرائیل. ماڵاوایی لە ژیانی باوکی گیان بەختکردوویەکی کۆمەڵە لە شاری سنە. بەداخەوە ڕۆژی یەکشەممە 17 خاکەلەوەی 1404 کاگ عەبدوڵڵا ئەعەزەمی باوکی هاوڕێ گیان بەختکردووی کۆمەڵە ئەزیزە ئەعەزەمی بەهۆی نەخۆشیەوە لە شاری سنە ماڵاوایی لە ژیان کرد. کاگ عەبدوڵڵا کەسایەتیەکی جێگەی بڕوا و متمانەی خەڵکی سنە و سیمایکی خۆشەویستی ناو جەماوەر بوو کە تا دووەساتەکانی ژیانی وەکو دۆستی نزیکی کۆمەڵە مایەوە. هاوڕێ عەزیزە ئەعەزەمی ساڵی 1366 لە بۆمبارانی شیمیایی شاری هەڵەبجە یەکێک لە پێشمەرگانی گوردانی شوان لە قەراخی چۆمی سیروان گیانی ئازیزی بەخت کرد. بە بۆنەی کۆچی دوای کاگ عەبدوڵڵا وێ ڕای دەربڕینی هاوخەمی خۆمان لەلایەن کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێرانەوە پڕ بەدڵ سەرخۆشی لە بنەماڵەی سەربەرزی ئەعەزەمی و هەموو خەڵکی شاری سنە دەکەین و دڵنیاین کاگ عەبدوڵڵا وەک هەزاران دایک و باوکی دڵبرینداری کوردستان بۆ هەمیشە ناو یادیان بە زیندوی دەمێنێتەوە. جێگەی ئاماژەیە کە ئەو باوکە ئازیزە لە ناو ئاپۆڕای گەرمی خەڵکی تێکۆشەر و شۆڕەشگەری شاری سنە ئەسپەردەی خاکرا و یادی ئازیزی بەرز و بەڕێز ڕاگیرە. بەڕێوەچوونی مەراسمی نۆرۆز لە شاری جوانڕۆ. ڕۆژی یەکشەممە 17 خاکەلێوە هەزاران شارۆمەندی دانیشتووی شاری جوانڕۆ بە بۆنەی هاتنی بەهار و نۆرۆزی سەرکەوتن مەراسمێکیان بەڕێوە برد. بە پێوە ڤیدۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، هەزاران ژن و پیاوی ئازادیخوازی خەڵکی جوانڕۆ بە جلوبەرگی ڕەنگاوڕەنگی کوردیەوە ئاگری نۆرۆزیان داگیرساندووە و هونەرمەندان و ژەنیارانی میوزیک ئاوازی ڕەسەنی کوردیان پێشکەش بە بەشداربووان کردووە. لە هەواڵێکی دیکەدا ناوەندە ئەمنیەکانی کرماشان ڕێگەیان نەداوە کە یومەرس ئەمیری کەلەجوویی ناسراو بە لەک ئەمیر شاعر و نووسەری خەڵکی ئەو شارە لە مەراسمی نۆرۆزی جوانڕۆدا بەشدار بێت. کوژرانی ژنێکی دووگیان لەلایەن هاوژینەکەیەوە لە کۆزەرانی کرماشان. ڕۆژی چوارشەممە 6 خاکەلەوەی ئەمساڵ ژنێکی دووگیانی خەڵکی شارۆچکەی کۆزەرانی سەر بە پارێزگای کرماشان بە ناوی فەرزانە مۆرادی لەلایەن هاوژینەکەیەوە بەچەک کوژرا. بە پێزانیاریەکان ژنێکی گەنجی دووگیان و دایکی دوو کچی دیکەی تەمەن 5 و 8 ساڵ لە کۆزەران بە بیانووی ئەوەی کۆرپەڵەکانی کوڕ نەبوون لەلایەن هاوژینەکەیەوە ئەشکەنجە و دواتر بەچەک کوژراوە. جێگای ئاماژەیە کە بکوژ پاش ئەنجامدانی تاوانەکەی هەڵاتووە، بەڵام لەلایەن خزمەکانیەوە دەست بەسەر و ڕادستی پۆلیس کراوە. داخوازی دایکی حەمید حسین نەژاد حەیدەرانلوو بۆ هەڵوەشانەوەی سزای سێدارەی کوڕەکەی. دایکی حەمید حسین نەژاد حەیدەرانلوو بەندکراوی مەحکوم بە ئیعدام لە گرتە ڤیدۆیەکدا ڕایگەیاند کە ناوەندە ئەمنیەتیەکان سناریۆیان بۆ کوڕەکەی ساز کردووە و داوای یارمەتی لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کرد. دایکی ئەو بەندکراوە سیاسیە ڕایگەیاند ماوەی 1 ساڵ بەسەر کاتی دەستبەسەرکرانی حەمید حسین نەژاد حەیدەرانلوو بەبێ هیچ پەیوەندی و چاوپێکەوتنێک تێپەڕ بووە. حەمیدیان با تێکەڵچوونی چەکداری لەگەڵ هێزەکانی ڕژیم تۆمەتبار کردووە لە حاڵێکدا من و حەمید و منداڵەکەی لە تورکیا بووین و پاسپۆرتەکەی مۆری چوونە دەرەوە لە ئێرانی لەسەرە. هەروەها سیگناڵی مۆبایلی حەمید نیشانی داوەکە ناوبراو لەو ڕێکەوتەدا لە دەرەوەی ئێران بووە. حەمید لە ژێر ئەشکەنجەی سەختدا ناچار بە دانپێدانانی زۆرەم لێ دژ بەخۆی کراوە لە حاڵێکدا توانایی نووسین و خوێندنەوەی نییە. دایکی حەمید دەڵێت
کوڕەکەی بێتاوانە و داوای یارمەتی لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکات. دۆخی خراپی بریندارێکی شۆڕشی ژینە لە بۆکان. ڕۆژی 6 ڕەزبەری 1401 شەهین عەبدولقادری لە ڕەوتی ناڕزایەتیەکانی شۆڕشی ژینە لە شاری بۆکان 300 ساچمەی بەرکەوت و وێڕای نەبوونی توانای ماڵی بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی هاوژینەکەی بە ناوی عوسمان مامە دەست بەسەر و بێسەر و شوێن کرا. زیاتر لە 2 ساڵ و نیو بەسەر برینداربوونی شەهین عەبدولقادری تێپەڕ دەبێت و ئێش و ئازارێکی زۆر دەکێشێت. چەند هەفتە بە دوای برینداربوونی شەهین واتە ڕۆژی 27 خەزەڵوەری 1401 عوسمان مامە هاوسەری ئەو شارۆمەندە بریندارە لەلایەن ئێدارای دەسەڵاتەوە ڕفێندرا و ماوەی 900 ڕۆژە هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لەبەردەستان نییە. برینداربوونی 7 معەلم و کرێکار لە جادەی ڕێگان بۆ کرمان. ڕۆژی یەکشەممە 17 خاکەلێوە سرویسی گواستنەوەی معەلیمان لەگەڵ ئۆتۆمۆبیلی سوختبەران لە جادەی ڕێگان بۆ کرمان بەریەکەوتن و بۆ هۆیەوە 7 کەس بریندار بوون. بە پێ زانیاریەکان لەو ڕووداوەدا 7 معەلم و کرێکاری سوختبەر بە سەختی بریندار و بەمبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانەی شاری بەم کراون. جێگەی ئاماژەیەکە پارێزگای کرمان زۆرترین ئاماری قوربانیانی ڕووداوی هاتووشوێ لە ڕۆژانی سەرەتایی ساڵی تازەدا تۆمار کردووە. درێژەی سەرکوتی ژنان لەلایەن کۆماری ئیسلامی. لە هەدامەی داخستنی پەیجی ئینستاگرامی هۆنەرمەندانی ژن پەیجی تایبەتی گۆرانیبێژێکی خەڵکی خوڕەماوە بە ناوی مهرەبان جەزینی لەلایەن پۆلیسی ئەمنیەتیەوە داخرا. هاوکات تالارێکی زەماوند لە کاشمەر و ناوەندێکی گەشتیاری لە قۆم بە بیانوی ڕەچاو نەکردنی یاسای حەجاب یەجباری پۆلۆم کراون. بە پێ زانیاریەکان مهرەبان جەزینی گۆرانیبێژی خەڵکی خوڕەماوە وێنەی بێحجابی خۆی لە پەیجەکەیدا بڵاو کردەوە و بۆ بۆنەوە ڕوبەڕووی سەرکوتی پۆلیسی ئەمنیەتی ڕژیم بووەتەوە. لە لایەکی دیکەوە تالارێکی زەماوند لە کاشمەر بە بیانوی ڕەقس و سەمای تێکەڵ بە یەکی ژن و پیاو لەلایەن ئێدارەی ئەماکەنەوە پۆلۆم کراوە. هەروەها لە جادەی قۆم ناوەندێکی گەشتیاری بە بیانوی پێشکەشکردنی خزمەتگوزاری بە ژنانی دژبەری حەجاب یەجباری داخراوە و ناڕزایەتی بەرینی چالاکانی مەدەنی لێکۆتوەتەوە. ئەگەری ڕوودانی شەڕی ئاو لە نێوان پارێزگاکانی ئێران. ئەبوولفەزل ئەبوتۆرابی نوێنەری نەجەفاوە لە مەجلیسی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی سەبارەت بە مەترسی ڕوودانی شەڕی ئاو لە نێوان پارێزگاکانی ئێران هۆشداری بە دەوڵەتدا. ئەو بەرپرسە دەوڵەتیە وتی دۆخی پارێزگای تاران مەترسیدارە و پارێزگاکانی فارس، زاهیدان، بەندەر عەباس و چەند ئۆستانی دیکەی وەکو چوارمەحاڵ و بەختیاری و خۆراسانی جنوبی کارەساتبارە. لێدانی چەند بەنداو لەلایەن حکوومەتی تاڵیبان لە ئەفغانستان سەرچاوەی ئاوی مەشهەد وش کردووە و ڕێژەی بارانبارین بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە. ئەگەر دەوڵەت ڕێگە چارەیەک بۆ کێشەی کەماوی نەدۆزێتەوە شەڕی ئاو لە نێوان پارێزگاکانی ئێران ڕوودات. چوونەسەرەوەی گرژی و ئاڵۆزی نێوان کۆماری ئیسلامی و ئەمریکا. ڕۆژی یەکشەممە 17 خاکەلێوەی 1404 کۆماری ئیسلامی پەیامی هۆشداری بۆ وڵاتانی دراوسێ نارد و ڕایگەیاند کە ئەگەر ئاسمان و خاکی هەر یەک لەو وڵاتانە بۆ هێرشکردنە سەر ئێران بەکار بهێنرێت ڕوبەڕووی وەڵامی سەختی کۆماری ئیسلامی دەبنەوە. بە پێی راپۆرتی ڕۆیترز کۆماری ئیسلامی لە بەرامبەر دوو داخوازی ئەمریکا بۆ دانوستان یان هێرشی نظامی ڕاوەستەوە و عەلی خامنەی ڕێبەری کۆماری ئیسلامی فەرمانی ئامادەباشی بە هێزە چەکدارەکان داوە. ڕۆژی ڕابردوو سەرلەشکەر باقری فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی ڕژیم باسی لە دانوستانی ناڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکا کرد و ڕایگەیاند کە ڕێبەری ڕژیم لەگەڵ کۆبوونەوەی ناڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکا ڕەزامەندی نیشانداوە و ئەگەر بە ئاکام نەگات کۆماری ئیسلامی ئامادەی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دوژمنانە هەرچەند دەستپێشخەری شەڕ نییە بەڵام بەرگری لە خۆی دەکات. داخرانی هەزاران قوتابخانە بەهۆی مانگرتنی معەلیمان لە عێراق.
بەهۆی مانگرتنی معلیمان لە عێراق هەزاران قوتابخانە لە پارێزگاکانی بەسرە، بەغداد و میسان داخراون. بەپێی راپۆرتی میدل ئیست نیوز لە سەدا 90 قوتابخانەکانی بەغداد و میسان بەهۆی مانگرتنی معلیمان داخراون و لە پارێزگای بەسرە 60% قوتابخانەکان بەستراون و معلیمان لە بەرزەم ناوەندە دەوڵەتیەکان خۆپێشاندانیان کردووە. معلیمانی عێراقی لە کۆبوونەوەکەیاندا خوازیاری تەزمینی ئەمنیەتی پیشەیی، چوونە سەرەوەی ڕێژێ حەقدەست و چاکسازی لە سیستمی پەروەردە بوون. ناڕازیان داوایان لە مامۆستایانی قوتابخانە خصوصیەکان کرد پەیوەست بۆ چالاکیە بن و یەکدەنگ و یەک هەڵوێز داوای مافەکانیان بکەن. دووهەمین ڕۆژی خۆپێشاندانی خەڵکی ئەمریکا دژ بە دەوڵەتی ترامپ. ڕۆژی یەکشەممە 17 خاکەلەوەی 1404 سەدان هەزار شارۆمەندی ئەمریکا لە چەند ئەیالەتیە وڵاتە بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام دژ بە سیاسەتەکانی دۆناڵد ترامپ ڕۆژانە سەرشەقام و دروشمی دەست هەڵگریان بەرز کردەوە. زیاتر لە 150 گروپی کرێکاری، مەدەنی و کەمینەی جنسیەتی لەو ناڕەزایەتیانەدا بەشدار بوون و بە وتنەوەی دروشم دژایەتی خۆیان لەگەڵ بێکارکردنی هەزاران کارمەندی دەوڵەتی و کرێکار نیشانداوە. هاوکات هەزاران شارۆمەندی ئۆروپاییش لە شەڕەکانی لەندەن، پاریس، بەرلین، لیسبون و فرانکفۆرت لە ئازیادکردنی تعرەفەی تجاری لەلایەن دۆناڵد ترامپەوە ناڕەزایەتیان دەربڕی. خۆپێشاندانی خەڵکی غەزا دژ بە حەماس و ئیسرائیل. ڕۆژی یەکشەممە 17 خاکەلەوەی 1404 هەزاران شارۆمەندی خەڵکی باکووری غەزا بۆ جارێکی دیکە دژ بە گروپی حەماس و دەوڵەتی ئیسرائیل خۆپێشاندانیان کرد. خۆپێشاندەرانی فەلەستینی بە بەدەستەوەگرتنی پلاکارد، دروشمی نە دیوار نە وێرانی ئێمە کەرامەت و ئاشتیمان دەوێتیان بەرز کردەوە و خوازیاری چوونە دەرەوەی چەکدارانی حەماس لە غەزە و ڕاگرتنی هێرشەکانی ئیسرائیل بوون. هاوکات فڕۆکەکانی ئیسرائیل لە وەڵامی هاویشتنی دەم و شەک لەلایەن گروپی حەماس چەند ناوچەیان لە کارتی غەزە بە چڕی بردومان کردووە و لە کامیە و هێرشانەدا 44 کەس گیانیان نەدەستاوە و بەدەیان کەسی دیکەش بریندار بوون. دووە هەواڵ قوربانیبوونی 4 پەنابەر لە کەناراوەکانی تورکیا. ڕۆژی یەکشەممە 17 خاکەلێوە بەلەمی پەنابەران لە کەناراوەکانی مۆغڵای تورکیا وەرگەڕا و بۆ هۆیەوە 2 پەنابەر گیانیان لەدەستا و 2 کەسی دیکەش بریندار بوون. لە ڕۆژانی ڕابردوودا بەلانی کەم 18 پەنابەر لە کەناراوەکانی یۆنان و تورکیا بەهۆی وەرگەڕانی یەخچە گیانیان لەدەستاوە کە زۆربەیان ژن و منداڵ بوون. هەروەها نەتەوەگرتووەکان لە راپۆرتێکدا ڕایگەیاند ساڵی 2024 مەرگبارترین ساڵ بۆ پەنابەران بووە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.